بەناوی خوای بەخشندەی میرەبان سڵاوتان لەوێ بەڕێزان خۆشحاڵم ئەمڕۆژ ئەم ئێوارێش لەگەڵتان دەبم بۆ شەنوکەوتکردنی تەوەرێکی گرنگ لە ژیانی تاک لە ژیانی ڕێکخراوەی لە ژیانی هەموو موئەسساتێک کە پێویستی بەم خاڵە هەیە بۆ بەردەوامی لەسەر ئەو پەیامەی کە هەڵی گرتووە. لە ژیاندا هەمومان پلان و استراتیژێتی کارکردنمانەیە. هەندێکمان دەمانەوێت ببینە کەسێکی سەرکەوتوو، هەندێک دەیەوێت ببێتە بزنسێکی سەرکەوتوو، هەندێک دەیەوێت بێتە مامۆستایەکی سەرکەوتوو. دوجار هەندێک کەس بە گروپ دەیانەوێت ببنە خاوەنی موئەسسەیەکی سەرکەوتوو. هەندێک دەمانەوێت لە بوارێکی دیاریکراویشدا ببینە کەسێکی سەرکەوتوو و بنەمای سەرکەوتووی لە خۆمانە بەدیبین. هەندێکی دیکەمان ئامانجێکی گەورەتر لە ئەندێشە و خەیاڵیە هەیە و کاری بووەکە بۆ ئەوی بگات پێی. بەڵام پرسیارە جەوهەرێکەوەیە بۆچی زۆرێک دەست پێ دەکەن بەڵام بەردەوام نابن و ئایا بەردەوامی لەسەر سەرکەوتن خاڵی سەرکەوتنە یاخود کڕۆکی سەرکەوتن بریتە لە بەردەوامی. ئەم شەو دەمەوێت باسیەکەی لە گرنگترین میێنەکانی سەرکەوتن بکەین کە بریتە لە بەردەوامی. بەردەوامی لەسەر کارکردن سەرڕای هەموو ڕێگری و شکستەکان باسەکەین. کاتێک کەسێک دەڵێت ناتوانم بەڵام کەسێکی دیکە دەڵێت دووبارە هەوڵ دەدەمەوە. ئەم جیاوازە زۆر گرنگە لە ژیانی تاک، لە ژیانی موئەسسات، لە ژیانی حیزب، لە ژیانی بزنسمانێکە. کاتێک کەسێک دوای یەکەم شکست دەوەستێت بەڵام کەسێکی تر بەردەوام دەبێت بێگومان جیاوازیانە بێت. کاتێک کەسێک چاوەڕێی سەرکەوتنی خێرا دەکات بەڵام کەسێکی تر پێی دەزانێت کە سەرکەوتن پێویستی بە کات و هەوڵ و ماندووبوونیش دەبێت لە هەمان کاتە. ئەم شەوەمەوێ بپرسم لەگەڵ میوانەکەم چۆن بەردەوامی دەبێتە کلیلی سەرکەوتنەکانمان، چونکە شکست تووشی هەمومانە بێت. یعنی بنمونە ئێستا ئەمڕۆ دوێنێ و ڕۆژانی ڕابردوو هەڵبژاردن بوو. هەندێک وەکو سەرکەوتن کورسیان بردووە ئەوانە، بەڵام ڕۆژانێکیش لە شکستا بوون، تەنانەت فەشەلیان هێناوە، تەنانەت وڵاتیشیان جێش، بەڵام ئەمڕۆ دەبینێت کورسی بەدەستێنەوە. بۆیە چۆن دەتوانین بەردەوام بین سەرڕای ئاستەنگەکان بەڕێزانیانی لە ژیانی تاک، لە ژیانی موئەسسات، لە ژیانی موی ئاستەنگ دروستە بێ، بەڵام زۆر گرنگە بتوانی ئەو ئاستەنگانە بە پلان بە استراتیژیەت تیان پەڕێنی. چ جیاوازێک لە نێوانەوەی کە دەوەستێت ئەوەی بەردەوام دەبێت چی دەبێت لەگەڵ میوانەکەم شەنوکەوی ئەم بابەتە دەکەم لە بیریشمان نەچێت. هەموو کەسێکی سەرکەوتوو ڕۆژە شکستیێنەوە، بەڵام هۆکاری سەرکەوتنەکانەوە بووە کە وازیان نێناوە. ئەم شەو لەگەڵ زۆر کات بە پێشەکێکەمەوە ناکوژم، لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا سەربەفەتاح ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری باز لەم بابەتە دەکەم. مامۆستا سەربەسپاس بۆ بەڕێستان کە لە هەڵەبجەوە لەگەڵمای. ئەمەوێ بزانم سپاس بە ئێوەش مامۆستا سالار. زۆر سپاس. ئایا سەرکەوتن بەدی دێت ئاوە بۆ هەموو موئەسساتێک، هەموو کیانێک، هەموو کەسێک بەبێ ئاستەنگ؟ بە ناوی خوای گەورە دەستان خۆش بێ مامۆستا سالار. بابەتێکی جەوهەریە و بابەتێکی گرنگە بۆ ئەمڕۆی تاک و بۆ ئەمڕۆی موئەسسات و بۆ ئەمڕۆی دامەزراوە حیزبەکان، چکە لە کۆتاییە هەموو مرۆڤێک چ وەک تاک بێ، چ وەک کۆمەڵ بێ، چ وەک موئەسسات بێ، هەوڵەکان هەمووی بۆ سەرکەوتنە. واتە ماندووبوونی مرۆڤەکان لە دنیاە هەموو ماندووبوونەکان ئامانجێکی گەورەی هەیە. ئامانجە گەورەکەش ئەوەیە کە چۆن سەرکەوتن بەدەستدەهێنین و ئایا ئەوەی پێ ئەگەین سەرکەوتنە ئەساسیەکەی یان سەرکەوتن چییە لە ژیانی هەم تاکە و هەم کۆمەڵگەیە، و ئایا ئەوەی کە تاک پەیوەستەکە بە سەرکەوتنەوە بەردەوامیەتی
یان ئایا هۆکات چییە بۆی هەندێک کەس ئەتوانن بەردەوام بن و هەندێک کەس ناتوانن بەردەوام بن و لە ڕێگەیە پەشیانەکەوێ. ئەوەی کە باز لە سەرکەوتن ئەکرێ هەم لە ناو دووتێ کتێبەکانە و هەم لە ئەزمموی ژیانی کەسایەتیەکان و لە ژیانی ئەحزاب لە ڕابردوو و لە ژیانی کۆمەلگاکان ئەوەیە کە ڕاستی سەرکەوتن پێناسەیەکی هەیە لە واقعە وە سەرکەوتنیش پێناسەیەکی دیکەی هەیە لای مرۆڤەکان. هەندێک مرۆڤ هەیە پێی وایە کاتێ سەرکەوتووە کە خزمەت بە مرۆڤەکانی دیکە بکە. هەندێک مرۆڤیش هەیە پێی وایە کاتێ سەرکەوتووە کە بتوانێت زاڵ بێ بەسەر مرۆڤەکانی دیکەیەوە زاڵ بێ بەسەر کۆمەلگاکانە. ئەمە هەردووکیان لە ڕواڵەتە ئەتوانین ناوێن لێ بنین سەرکەوتن لە پێناسەی مرۆڤەکان خودی مرۆڤەکان خۆیانەوە. واتە ئێمە ئەمڕۆ دوو جۆر پێناسەمان هەیە بۆ سەرکەوتن، پێناسەیەک لە خودی تاک و لە خودی حیزبەکان و لە خودی موسساتەکان و پێناسەیەکیش لە خودی کۆمەلگاکان. واتە ئەوەی کە قسێک هەیە زۆر جوانە ئەڵێ گرنگ نییە لێرەیە تۆ خۆت بە سەرکەوتوو ئەبینی دییان نا، گرنگ ئەوەیە بەرهەمێکت هەبێ بۆ کۆمەلگاکەت، واتە خەڵکی بە سەرکەوتوت بزانێ. کەواتە ئەوەی کە ئێمە بەڕاستی پەیوەستەکە بە سەرکەوتنەوە هەندێک خاڵی جەوهەریە کەوا دەکات مرۆڤەکان بتوانن سەرکەوتن لە ژیانە. هیچ مرۆڤێک لە ژیانە ناتوانێت سەرکەوتنێکی حەقیقی ڕاستی بەدەست بهێنێ هەتاوەکو ئەو پرۆژەی کە هەیەی بۆ خزمەتی خەڵکی نەبێت. واتە هەر مرۆڤێک ئەو پرۆژەی کە هەڵی گرتووە ئەگەر وەکو جەنابەت باسی کرد بابەتێکی بزنسی بێ و بابەتێکی سەرکەوتنێکی کاتی بێت، هەر یەکە لەو بابەتانە بێ بەڕاستی ئەوە ئەتوانین ناوین لێ بنین سەرکەوتن. واتە ئێمە کاتێک بە شتێک دەڵێن سەرکەوتوو، ئەم سەرکەوتووە بەرهەمێکی تیابێ بۆ خەڵکی، واتە بەشی خەڵکی تیابێ. بەڵێ ئێستا هەندێک جار لە هەندێک قۆناغا مرۆڤەکان خۆیان بە سەرکەوتوو ئەزانن. بەنمونە تاچێک ئەبێتە پزیشکێک یان تاکێک لە ژیانیا لە بزنسێکە سەرکەوتن بەدەستدەهێنێ لە بزنسێکە سەرکەوتن بەدەستهێنێ، نەخێت لە پسپۆڕیەکە سەرکەوتن بەدەستهێنێ، نەخێت لە پسپۆڕیەکە سەرکەوتن بەدەستهێنێ. بەڕاستی ئەم سەرکەوتنەی کاتێک گرنگە بە لای خەڵکەوە، کاتێک گرنگە کە چەنە بەشی خەڵکی تایە. واتە کاتێ بە کەسێک دەڵێن پزیشکێکی باش، زانستی پزیشکیەکەی سوودی بۆ خەڵکی هەبێ. کاتێک بە تاشێک ئەڵەن سەرکەوتوویەکی باش، کاتێک کە بەرهەمی بۆ خەڵک هەبێ. کاتێک بە حیزبێک ئەڵەن سەرکەوتوو، ئەو کاتێک کە بەرهەمێکی هەبێ بۆ خەڵکی. واتە کاتێک کە ئەیەوێ هەان قسەیەک هەیە زۆر جوانە لە بواری سیاسیە، ئەڵێ هەر حیزبێک هەر قیادەیەک ئەگەر سیاست بۆ خەڵک بکە، ئەوە ئەتوانێت لە کۆتاییە ئەگەر نەگا بە ئامانجە گەورەکەشی، بەڵام هەر ئەتوانێت خزمەتی خەڵکی بکە. بۆیە سەرکەوتن ئاوا پێناسە ئەکرێ کە بەشی خەڵکی تیابێ. ئەم مرۆڤە، ئەم تاکە، ئەم کۆمەڵ، ئەم موسسەیە، ئەم حیزبە چەنە لەو سەرکەوتنە ئەدا بە خەڵک، بەو شێوازە ئەتوانین بڵێن مرۆڤەکان سەرکەوتون یا حیزبەکان سەرکەوتون. کەواتە لێرەیە سەرکەوتن پێناسەیەکە کە کۆمەڵگەکان ئەیەن بە ئەحزاب، بەیەن بە تاکەکان، ئەیەن بە مرۆڤەکان. باشە ماوەستە سەربەز، زۆرێک لەوانە کە باز لە سەرکەوتنەکەن کلیلی سەرکەوتنەکە بەستنەوە بە بەردەوامیەوە، ینی چونکە سەرکەوتن نقطەیەک نییە یەکسەر پێگەشی تر پاڵ دەیتەوە، دەوترێش لە پاڵ سەرکەوتنە شان بەشانی سەرکەوتنە شکست و ڕێگریەکان لەگەڵ تاڕۆن، بەڵام کلیلی سەرکەوتنەکە بۆی درێژەی هەبێ بەردەوامیە. ئەمە قسەم لەسەر بەردەوامیش بۆ بکەیت. بەردەوامی یەکێکە لە ئەساسیاتی و بناغەی سەرکەوتن، چونکە هیچ مرۆڤێک و هیچ هەڵگری بیر و باوەڕێک
ناتوانێت سەرکەوتوو بێ بەبێ بەردەوام بوون. بەردەوام بوون چۆن مرۆڤ ئەتوانێت بەردەوام بێ، پرسیارێکی جەوهەریە، پرسیارێکی جوانە بەڕاستی. ئەمە یەکێکە لەو کێشانەی کە هەم وەکو تاک، هەم وەکو جەمع، هەم وەکو لایەنی سیاسی تووشیان ئەبێ و ڕوبەڕوویان ئەبێتەوە. بابەتی بەردەوامی بەڕاستی خاڵی جەوهەریە بۆ سەرکەوتنی هەموو مرۆڤێک و هەموو بیرروباوەڕێک. لە ڕابردووە هەر شوێنکەوتەی هەر بیرروباوەڕێک توانیوێتیان بەردەوام بن و قوربانی بدەن بۆ بیرروباوەڕەکەیان، ئەوە لە کۆتاییە سەرکەوتوو بوون. ئەکرێ با بڵێن مرۆڤەکان کاتێک خۆی هەر مرۆڤێ بیەوێ لە ژیانە سەرکەوتوو بێ، گرفت و کۆسپ و لەمپەڕی بۆ دێتە پێشەوە. ئەو مرۆڤانەی کە نایەنەوێت لە ژیانە سەرکەوتوو بوون هیچ شتێکیان بۆ نایەتە پێشەوە، بۆیە بەڕاستی پێویستیان بە بەردەوامی نییە. بەڵام خەڵکانێک کە هەڵگری بیرروباوەڕێکن، بە تایبەتی کەسانێک کە هەڵگری بیرروباوەری ئیسلامی بن و ئامانجەکەیان بەرزکردنەوەی لا ئیلاهە ئیلەڵڵا بێ و خزمەتکردنی خەڵکی بێ، یەکێک لە هەرە سیفەتە جوانەکانیان ئەوەیە کە بەڕاستی بەردەوام بن. کەواتە تاکێک بۆ ئەوەی سەرکەوتوو بێ پێویستی بە بەردەوامیە. هیچ ئامانجێک لە ژیانە لە هەر کتێبێکە ئەیخوێنیتەوە، لە ئەزمموی ژیانی هەر سەرکردەیەکە ئەیبینی، لە ئەزمموی ژیانی هەر بزنسمانێکی سەرکەوتووە ئەیبینی، یەکسەر باس لەوەمان بۆ ئەکە ئەڵێ پێویستە بەردەوام بیت، نابێ گوێ بدەیتە شکستەکان. چکە ئەڵێ ئەو مرۆڤانەی لە ژیانیانە سەرکەوتوو ئەبن هیچ کاتێک ئاور نادەنەوە بۆ ڕابردویان، بەڵکو بەردەوام بۆ ئایندەیان ئەڕوانن. ئێستایان باش ئەکەن ئەگەر خەلەلێکی تیابێ، واتە ئەو مرۆڤانە چێن ئەتوانن بەردەوام بن. ماوەسا سالار بەڕاستی ئەمە شتێکی زۆر گرنگەکە هەموو لایەکلەی ئاگادار بین. ئێمە دوو شت هەیە لە ناخی مرۆڤەکانە، وا ئەکا شکست، وا ئەکا بۆستین، یان وا ئەکا کە بەردەوام بین. ئەگەر مرۆڤەکان ژیانیان بە خەفەت بەسەر بەرن، ژیانی هەمویان بکەن بە خەفەت و لە خۆدان و سەرزەنشکردنی خۆ، ئەم مرۆڤانە ناتوانن بەردەوامن لە ژیانە. بەڵام هەر کۆمەڵگەیەک، هەر لایەنێک، هەر شوێنکەوتەی بیرروباوەڕێک بتوانن خەفەتەکانیان بکەن بە خەم، ئەو کاتە ئەتوانن بەردەوام بن. چکە هەمیشە خەفەت بۆ ڕابردووە، بەڵام خەم بۆ داهاتووە. کەواتە ئەو کەسانەی کە ئەتوانن بەردەوام بن پێویستە خەمێک لە ناخیانە ببێ بە چرایەک، ببێ بە سووتێنەرێک، ببێ بە وزەیەک تیانە بۆ ئەوەی بتوانن بەردەوام بن. کەواتە ئێمە یاسایەکمان هەیە، هیچ مرۆڤێک ناتوانێت بگا بە ئامانجەکانی بەبێ بەردەوام بوون، هیچ بیرروباوەڕێک ناگاتە ئەنجامەکانی بەبێ بەردەوام بوون. ئەگەر سەیری مێژوو بکەین، سەیری ئەزمموی ژیانی مرۆڤەکان بکەین، لە ڕابردووە سروشتی ئەم کۆمەلگایانە وایە هەموو جۆرە بیرروباوەڕێک، هەموو جۆرە پرۆژەیەک ئەگەر شوێنکەوتەکانی بەردەوام بن و قوربانی زۆری بۆ بدەن، ئەوە ئەتوانن لە واقعە بیچەسپێنن. کەواتە بەردەوامی خاڵی جەوهەریە بۆ سەرکەوتنی مرۆڤەکان، بۆ سەرکەوتنی بیرروباوەڕەکان و بەڕاستی بیرروباوەڕیش. بڵێ مامۆستا سەربەست، با بینە سەر بەشێکی گرنگ لە ڕێگەی سەرکەوتن، ئەویش بریتە لە شکست. بۆ نمونە ئەگەر کەسێک بزنسمانێک، ئەگەر موسسەیەک، دامەزراوەیەک، ڕێکخراوەیەک و حیزبێک لە یەکێک لە وێزگەکانی ژیانە شکستی هێنا، ئەمەوێت بزانم شکست بابەتە سروشتیەکەیە یاخود نەخێر ئیتر قیامەتە و هەڵساوە. ئەمەوێت بزانم چۆن دەتوانین لە ڕێگەی شکستەکانەوە فێر بین نوقتە ئەساسیەکان بدۆزینەوە بۆ سەرکەوتن. ئەشمێ بزانم کەسە سەرکەوتووەکان کە گەیشتون بە لووتکە چۆن لەم شکستانەوە فێر بوون. خۆی شکست قۆناغێکە لە قۆناغەکانی ژیان. مادەم قۆناغێکە لە قۆناغەکانی ژیان، کەواتە ئەکرێ مرۆڤە گەورەکان بتوانن تێیپەڕێنن. ئەو مرۆڤانەی، ئەو شوێنکەوتەی، ئەو بیرروباوەڕانەی کە ئامانجی گەورەیان هەیە، ئەتوانن شکستەکان تێپەڕێنن، ئەتوانن ئومێدیان هەبێت. چکە کە ئومێد هەبوو بەڕاستی شکستەکان لای مرۆڤەکان بچووکە بنەوە.
بۆیە شکست ئەبێ ئاوا مرۆڤەکان وێنەی شکستکەن کە ئەمە قۆناغێکە. ئەم شکستە بەسەر مرۆڤەکانە هاتووە ئەکرێ بەهۆی هەندێک کەم تەلخەمیەوە بێت، کەواتە ئەم مرۆڤانە خۆیان چاک بکەن، ئاراستەی ژیانیان بگۆڕن و لەسەر ئەو بیرروباوەڕێکە هیانە بەردەوام بن، لە کۆتاییە ئەتوانن سەرکەوتن بەدەستبێنن. لێرە یا شتێک زۆر گرنگە بەڕاستی هەموو سەرکەوتنێک و هەموو شکستێک پەیوەستە بە مرۆڤەکانەوە. مرۆڤەکان ئەکرێ لە ئالیەتێکە هەڵەیان کرد بێ، بۆیە هەمیشە وتراوە لەبارەی سەرکەوتنەوە پەیوەستە بە پلانێکی مەدرووسەوە، کەواتە مرۆڤ کاتێککە ئامانجێکی هەیە ئێوێ پێی بگات لە قۆناغێکا شکست ئەخوا دیارە خەلەلێک لە پلانەکەیە هەیە، بۆیە ئەڵێ ئەم پلانەی تۆ پێویستە ڕێگایەکی نوێی بۆ بگریتە بەر، واتە لەم ڕێگایەوە کە نەتوانی پێ بگەیت ئەکرێ لە ڕێگایەکی دیکەوە پێ بگەیت. بۆیە هەر مرۆڤێک لە هەر جۆرە ئیشێکا بێ بەڕاستی ئەگەر شکستەکان بە هەموو قۆناغەکانی ژیان بزانێ ئەوە ناتوانێت سەرکەوتوو بێ. بۆیە قسەیەکی زۆر جوانیش هەیە، پێویستە مرۆڤەکان ئەوەندەی کە هەنگاوەکانیان بەلاوە گرنگ بێ نەبنە کۆیلەی سەرکەوتنەکان، چکە بەڕاستی لە کۆتاییە سەرکەوتنیش قۆناغێکە لە قۆناغەکانی ژیان. هەندێک جار مرۆڤ ئەگەر کۆیلەی سەرکەوتنەکان بێت هەر سەرکەوتنەکان شکستی پێ ئەخوات، چکە ئێمە زۆر مرۆڤمان هەیە هەر سەرکەوتنەکان بۆتە هۆکاری ئەوەی کە شکستیان خواردووە. بۆیە بەڕاستی هەم سەرکەوتن هەم شکستەکانیش هەموو قۆناغەکانی ژیانی مرۆڤەکان نین. ئەی ئێمە چۆن بتوانین ئەم پرسیارە زۆر گرنگە بەڕاستی، ئێمە چۆن بتوانین شکست بکەینە سەرکەوتن و شکست بکەینە هەنگاو. بەڕاستی مرۆڤ گرنگە لە ژیانی خۆیە شتێک سابت کا لە لای خۆی کە مرۆڤ پاش پشتیوانی خوای گەورە ئەتوانێ ئەوەی کە مرۆڤەکانی دیکە پێیگەیشتون ئەمیش پێی بگات، چکە بەڕاستی ئەمە زۆر گرنگە. هەموو ئەو ئامانجانەی کە خوای گەورە بۆ مرۆڤەکانی دەهێنێتە دی لە ژیانە، ئەگەر بۆ مرۆڤێک هات بێتە دی ئەکرێ بۆ مرۆڤەکانی دیکەش بێتە دی. و بەڕاستی ئەو مرۆڤانەی کە ئەمڕۆ سەرکەوتوو بوون ئەگەر بێت و تەنها سەیری سەرکەوتنەکانیان بکەین ئەوە ئێمە ناتوانین هیچ کاتێک وەک ئەوانی دیکە سەرکەوتوو بین، چونکە ئەو مرۆڤانەی کە سەرکەوتون، ئەو حیزبانەی کە سەرکەوتون، ئەو بیرروباوەڕانەی کە سەرکەوتون بەڕاستی بە کۆمەڵی قۆناغێکا تێپەڕێون توانیوانە سەرکەوتوو بن. بە نمونەی ئەوەی کە ئێمە ئێستا خەڵکێکی ئیماندارین، خەڵکێکی مسلمانین، خەڵکێکی ئیسلامین، ئەگەر پێمان وایە ئەوەی کە لە ڕابردوو ئیسلام سەرکەوتوو بووە ئێمە تەنها ئەگەر تەنها سەیری سەرکەوتنەکانی ڕابردوو بکەین ئەوە بەڕاستی هەر لە ئێستاوە تووشی شکست ئەبین. بۆیە گرنگە بەڕاستی سەیری هەنگاوەکانیان بکەین، چکە بەڕاستی ئەوانەی لە ڕابردوو ئەم بیرروباوەڕیان گەیاندوتە ئێمە بە چەندان شکست و نسکۆ و ناڕەحەتیا تێپەڕیون، بەڵام ئەوەی کە بەڕاستی وای لێکردوون ئەو سەرکەوتنە بگەێنە ئێمە و ئێمەش ئێستا بەردەوامی پێ بدەین ئەوە بووە کە شکستەکان کۆڵی پێنەداون، بەڵکو شکستەکانیان کردوتە ئەزمون لە ژیانی خۆیانە. بۆیە قسەیەک هەیە زۆر جوانە کە مرۆڤ ئەتوانێت بەم شێوازە پەندە شکستەکانی وەربگرێ. ئەڵێ مرۆڤ پێویستە ڕابردووی وەک ئەزمونێک سیرکە، ڕابردووی وەک ئەزمونێک سیرکە، نەک وەک ژیانی ئێستای. حتمما هەموو شکستەکانیش لە ڕابردووان، واتە ئەوەی دوێنێ، ئەوەی پێرێ، ئەوەی مانگێک لەمەوە پێش بەسەر مرۆڤەکان هاتووە بۆتە ڕابردوو. بۆیە عەفو بە ئەم قسەیە تەواوکەم، بۆیە ئەوەی ڕابردوو کە شکستێک بێ ئەبێتە ئەزمون بۆ ئەمڕۆ، کەواتە ئەوەی ئەمڕۆژ ئومێدێکی داهاتوو ڕای ئەکێشێ. هەر مرۆڤێک لە ژیانیا ئومێدی داهاتووی نەبێ، ئامانجێکی گەورەی نەبێ لە ژیانیا، بەڕاستی شکستەکان کۆڵی پێئەدا. بۆیە گەورەترین شت لە ژیانی خەڵکی ئیماندارە دوو ئامانجی گەورە هەیە کە مرۆڤی ئیماندار وا لێ ئەکا کە پەند لە شکستەکانی وەرگرێ و شکستەکان کۆڵی پێنەدا، ئەویش پاداشتی خوای گەورەی لە قیامەت و بەڕاستی سەرکەوتنێکێتی لە دنیا. باشە، ینی ئەمەیانم بە کورتی وەڵام بەرەو، چونکە پرسیاری دوای ئەمەم زۆر گرنگە بەوێت کاتی بێمێ. ئەگەر چەند شکستێک لە شکستی یەکەمەوە پەند وەرنەکرد، لە شکستی دووەمە هەر تووشی بوویتەوە، شکستی سێمی هات، ئەمە ناوەنێکی کاتە پێویستی ڕەخنە ڕۆڵ هەموو ئەمانە بۆ هەموو ئەمانەی کە مرۆڤ لە ژیانە هیچ مرۆڤێک تەنها بە شکستێک
بە 2 شکست بە 3 شکست بە چەند شکستێکیش نابێ کۆڵ بدات چونکە بەڕاستی هەموو ئەو سەرکەوتنانەی ئەمڕۆ دێنە دی ئەبێت چی بکات کە چەند شکستێ بەسەرێکەوە تووشی بووی پێویستە ئەم جۆرە مرۆڤانە ئەگەر لە هەر شوێنێکی کارکردنا بن پێویستە ڕێگای کارکردنیان بگۆڕن. من پێشتر باسم کرد ماوەستا سالار مرۆڤ کاتێک کە ئەوێ بگا بە ئامانجە شکست ئەخوا کەواتە ڕێگاکەی هەڵەیە پێویستە لە ڕێگایەکی دیکەوە بڕوە هۆکارەکەی هەڵەیە پێویستە هۆکارێکی دیگە بگرێتە بەر ئالیەتەکەی هەڵەیە پێویستە ئالێتێکی دیگە بگرێتە بەر کەواتە ئەو مرۆڤانەی کە ئەیانەوێت لە ژیانە سەرکەوتوو بن نابێ باز لەوە بکەن کە چەند شکستێکیان هێناوە ئێستا کۆڵ بدەن لەوەی کەواتە شکستێکمان بەدەستێناوە گرنگ ئەوەیە بە خۆداچوونەوە باشە بە خۆ ماوەسا سەربەستەکەم من و تۆ متەفقین لەوەی کە شکستەکان بدەین لەسەر تووشی هەر کەسێک وەکو تاک هەر موئەسسەیەک هەر ڕێکخراوەیەکە بێ پێویستە بۆ لابردنی ئەم شکستە گۆڕانکاری بکات وایە؟ ماوەسا سالار گۆڕانکاری لە ئالیەت ئەکرێ گۆڕانکاری لە هەنگاو ئەکرێ گۆڕانکاری بە دراسە ئەکرێن ئەزانین چۆنە ئێمە ماوەسا سالار ئێمە ئێستا فێری قسەیەکی سۆشیال میدیایی بووین کاتێک کە مرۆڤێک ئەبینن شکستی خواردووە لە هەنگاوێکە یەکسەر دێن ئەڵێن پێویستە ئەم مرۆڤە خۆی بگۆڕێت پێویستە ئەم مرۆڤە ئالیەتەکەی بگۆڕێت پێویستە ئەم مرۆڤە لاچێت پێویستە ئەم کەسە بەڕاستی بە خۆدا بچێتەوە بۆیە زۆر جار کاتێکە سەیری کە عەفو ماوەسا سالار بە ئەم پەیامە بگەێنم کاتێککە هەر مرۆڤێک هەر موئەسسەسەیەک هەر حیزبێک ئاراستەی کارکردنی و گۆڕینی پلانی کارکردنی کاریگەری دەرەکی لەسەر بێ ناتوانێت بە تەندروستی بیرکاتەوە بۆیە پێویستە بە خۆداچوونەوەیەکی تەندروست بە بیرکردنەوەیەکی ئارامی چکە بەڕاستی هەموو موئەسسەسەیەک کاتێک ئەتوانێت سەرکەوتوو بێ بە ئارامی بیرکاتەوە بۆیە یەکێ لەو گلەیانەی کە تاک ئەیکا لە ژیانە کە شکستی خواردووە ئەڵێ خەڵکی و گلەیی خەڵکی و ناڕەحەتی خەڵکی و ڕەخنەی خەڵکی وای لێکردم کە لەسەر شکستەکەم بەردەوام بم بۆیە بەڕاستی هەموو بیر و باوەڕێک هەموو حیزبێک هەموو تاکێک پێویستە لەسەر بیرکردنەوەیەکی ئارام لەسەر ئەوەی کە بەڕاستی پێویستە بە خۆداچوونەوەیەک بۆ ناخی خۆمان بگەڕینەوە بزانی لە ناخی خۆمانە چەندە بەتوانین و ئەو ئەرزەی کە ئێمە ئەمانەوە ئیشی تیا بکەین چەندە موئەهەلە و ئەو ڕێگایانەی کە ئێمە گرتومانتە بە چەندە پەیامەکەمانی گەیاندووە چکە بەڕاستی تەواوە ڕوونە ماوەسە سەربەست ڕوونە وەڵامەکە دروست گەیشت وەڵامەکە و دروست گەیشت دەستخۆش گرنگ پەیامە قورئانیەکەژە فەرمێن لا یغەیروا ما بقوم حتى یغەیروا ما بأنفسهم ئەبێ گۆڕانکاریەکان ئیتر هەرچی بێ ئەبێ گۆڕانکاری بکرێ بۆی شکستەکان نەهێڵڕێیان کەم بکرێتەوە من ئەبێت ئەم چەند خولەکەی ماومە بەم پرسیارە بی ینی کاتی بینێ شتێکەیە لە سەرکەوتنە پێوتێ بیرکردنەوەی گەشە پێدان لەگەڵ بیرکردنەوەی جێگیر زۆهران مەمدانی بەڕێزت ئاگاداری کە بوو بە سەرۆک شارەوانی نیویۆرک کوڕێکی موسڵمانە لە ئەسەی وتارێکیە من گوێم لێگرتبوو لەو کاتەیە وتی ئێمە هەر ڕێک ئەمێ داقەکەی خۆی بۆ خوێنمەوە ئێمە خاڵی سەرکەوتنمان بیرکردنەوەی گەشە پێدانمانە و تێپەڕاندنی بیرکردنەوەی زاتی خۆمانە بۆ بەرجەستەکردنی گۆڕانکاری واقعی و خزمەت بە هاونیشتیمانیان بیرکردنەوەی جێگیری تاک چەند کاریگەری لەسەر شکستێنانی موئەسسەیەکە بێ نابێ ئەم بیرکردنەوانە پێویستیان بە گەشە پێدان هەبێ من پێشتریش باسم کرد بەڕاستی ئەوە قسێکی زۆر جوانە کە مرۆڤ بیرکردنەوەی گەشە پێدان بۆ خزمەتی خەڵکی ماوەسا سالار من پێشتر لە سەرەتای باسی ئەوەم کرد هەر مرۆڤێک بێوێ لە ژیانە سەرکەوتوو بێ پێویستە بیرکردنەوەکانی وە سەرکەوتنەکانی بەشی خەڵکی تیا بێ چکە بەڕاستی بەشی خەڵکی تیانە بێ و خزمەتی خەڵکی تیانە بێ ئەو کاتە بیرکردنەوەکانی جێگیر ئەبێ هەموو بیرکردنەوەیەکی ماوەسا سالە بیرکردنەوەی شتێکمان نییە بە ناوی بیرکردنەوەی جێگیر بیرکردنەوە یا ئەوەتە سلبیە یا ئەوەتە ئیجابی و گەشە پێدانە بێ ئەواتە مرۆڤ
ناتوانین ئێمە بڵین بیرکردنەوە جێگی چکە مرۆڤ هیچ کاتێک لە قۆناغێکە ناوەستێ یا ئەوەتە بۆ خوارەوە ئەڕوا یا ئەوەتە بۆ سەرەوە ئەڕوا. بۆیە بەڕاستی مرۆڤ ئەگەر بێت و نەیتوانی باش بیرکاتەوە بیرکردنەوەی ئیجابی هەبێ ئەو کاتە بیرکردنەوەکانی سلبی ئەبن و دای ئەڕوخێنن. هەر موئەسسەسەیەک هەر بیر و باوەڕێک شوێنکەوتەی هەر بیر و باوەڕێک لە کاتی شکستەکانە ئەگەر بیرکردنەوەکانیان سلبی بێ ئەوە بەڕاستی زیاتر شکست ئەخۆن. بۆیە ئەتوانم بڵێم هەندێک جار شکستە بەردەوامەکان یەکێک لە هۆکارەکانی بیرکردنەوە سلبیەکانە، یەکێک لە هۆکارەکانی ئەوەیە کە ئەو جۆرە موئەسسەسەیە ناتوانن باش بیرکەنەوە و جێوێکی بیرکردنەوەی باشیان نییە و ناتوانن بیرکردنەوەیکی گەشەپێدانانەیان هەبێ. بەدەر لەوەی کۆسب و تەگەرەکانیش بەڕاستی بەدەر نین لەوەی کە ڕێگرن لەوەی کە ئەم کەسانش سەرکەوتوو بن. بۆیە کاتێک کە ئەم بەڕێزە لە ویلایەتێک دەبێتە سەرۆک شارەوانی دیارە و هەم ئەو ساحەیە کە ئیشی تیاکە ساحەیەکی ئازادیە، ساحەیە کە مرۆڤەکان ئەتوانن ئەوەی کە خزمەتی ئەکەن بەرهەمی خزمەتەکە بچنەوە بەڕاستی. واتە ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە ناتوانین پێناسەیکەین بە وڵاتێکی دیکە. واتە کاتێک کە ئێستا لە زۆرێک لەو کەسانەی کە لە ڕابردووە لە دوێنێ و با بڵێن لە دەنگیان داوە سیرەکەی ئەڵێ نازانم بۆچی دەنگم داوە، بردوانە دەنگیان پێداوە نەک دەنگی دابێ. بۆیە بەڕاستی پێناسەی وڵاتێک بۆ وڵاتێکی دیکە، پێناسەی کەسێک بۆ کەسێکی دیکە زۆری جیاوازەواتە ناتوانین ئەم پێناسانە بکەین بۆ شوێنەکانی دیکە. یعنی کەسێکی مسلمان ئەتوانێت لە وڵاتێکی غەیرە مسلمانە بتوانێت سەرکەوتوو بێ و بتوانێت خزمەتکە، بەڵام بەداخەوە لە وڵاتێکی مسلمانە خەڵکێکی مسلمان کەمتر ئەتوانێت سەرکەوتوو بێ لەو بوارەی کە خۆی زۆر بە کورتی ئەتوانێت خزمەتی کا. باشە دەست خۆش ڕوونە ینی وەکو کۆتا پرسیارم چۆن ژینگەیەکی پشتیوانی کار بۆ خۆمان من موەسسەیەکمەیە حیزبێکمەیە ڕێکخراوێکمەیە چۆن ژینگەیەکی پشتیوانی کار بۆ موەسسەکەم دروستکەم بۆی سەرکەوتن بەدەستبێنێت لە هەر بوارێکە لە هەر هەنگاوێکمە بە کورتی سپاسە. دەست خۆش بە پرسیارێکی جەوهەریە چونکە ئەڵێ هەر موەسسەیەک ئەتوانێت سەرکەوتوو بێ لە ناو ژینگەیەکە سەرکەوتووە بێ. طبعاً ئەو ژینگەیە بۆ دروست ناکەن ئەبێ خۆمان دروستیکەین، بەڵام ئەم ژینگەیە بەڕاستی موەسسەیە کاتێ ئەتوانێت سەرکەوتوو بێ بەرهەمەکانی قوبوڵکراوە بێ لە لای خەڵکی. ئەگەر بزنسێ بێ، ئەگەر کەسێک بێ حیزبێکی سیاسی بێ، ئەگەر هەر تاکێکیش بێ لە ناو کۆمەڵگەیە، ئەو بەرهەمەی کە ئەیدا بە خەڵکی قبوڵی کە چکە هەندێک جار بەرهەمەکە ڕاستیشە، بەرهەمەکە باشیشە، بەڵام خەڵکێک وەری ناگرێ. ئیتر ئایا بربەستێک هەیە لەوەی کە وەری ناگرێ یا خەڵکەکە خۆی مؤهل نییە بۆی کە وەریگرێ؟ ئەمە بەڕاستی زۆر گرنگە نەزانراوە بگاتە خەڵکی. ئەم چۆن یان نەزانراوە بگەێنرێت ڕێگەکە یان نەتوانراوە بگەێنێت. ئێخوا هەر بابەتەکە ئەمەیە، یان نەتوانراوە بگەێنێ خۆی ئەمەیە ئەڵێ ئەو موەسسەسەیە پەیامەکانی نەگەشتۆ بە خەڵکی، با پەیامەکەشی ڕاست بێ، با پەیامەکەشی یەکێک لە هەرە پەیامە ڕازگۆکان، با بەرهەمە بازرگانیەکەشی بەرهەمێکی بازرگانی باش بێ. ئەگەر خەڵک قبوڵی نەکا کەواتە هێشتا سەرکەوتنی بەدەست نەهێناوە. بۆیە ئەو ژینگەیە گرنگە بەڕاستی بتوانی پەیامەکان بەڕوونی بگەێنی و بەرهەمەکان بەڕوونی بگەێنی نەکوێ. بەڵام ئەوەی کە گرنگە بەڕاستی ئێمە بڵێ ئەم حیزبە ئەم موەسسەیە بۆ نمونە پەیامێکی هەڵبژاردووە، پەیامی خزمەتکردن، هاوکاریکردنی هەژاران نابێ بەڕاستی کەموکوتی، بەڵکو پێویستە بەردەوام بێ، بەڵام ڕێگای دیکە بگرێتە بەر بۆی پەیامەکەی بگاتە خەڵکی. ئەمە زۆر گرنگە، خاڵێکی جەوهەریە بەڕاستی. واتە کاتێک حیزبێک بە نمونە لە هەڵبژاردنە دەنگەکانی کەمەکە، مانای ئەوە نییە کە ئەم حیزبە کاری باشی نەکرد بێ، مانای ئەوە نییە کە ئەم حیزبە شکست خواردوو بێ، بەڵکو ئەم حیزبە خزمەتی کردووە بەڵام هێشتا خزمەتەکەی نەگەشتووە بە خەڵکی، واتە خەڵک هێشتا قبوڵیان نەکردووە. بۆیە پێویستە ڕێگای دیگە بگرێتە بەرەوە بەردەوام بێ لەسەر ئەو خزمەتەی هەتا ئەتوانێت چی بکە، هەتا ئەتوانێت بیرروباوەڕ و بەرنامەکەی بگەێنێتە خەڵکی، ڕێگاکان بگۆڕێ، ئالێتەکان بگۆڕێ، پەیامەکانی ڕوونتن کاتەوە، زیاتر پەخشتری کە شێواز و ڕێگای دیکە بگرێتە بەر بۆ ئەوەی ئەو خەڵکە بتوانێت چکە لە کۆتاییە
گرنگ ئەوە نییە کە خۆ چەند خۆ بەڕاست بزانی گرنگ ئەوەیە بەڕاستی وا بکەی کە خەڵکیش بەڕاستگۆت بزانێ وا بکەی خەڵکیش شوێنت بکەوێ ئەمەش بەڕاستی هەروە ئاسان نییە هەروە ئاسان نییە کە ئێمە پێمان وابێ ئەم پەیامە ئەگاتە خەڵکی چکە بەرامبەریشت هەیە ڕکابەریشت هەیە هەم لە ڕووی بازرگانی و ڕکابەت هەیە هەم لە ڕووی بیرروباوەڕی سیاسی و ڕکابەت هەیە بۆیە بەڕاستی گرنگە ئەو ساحەیەی کە پێویستە ئەو ژینگەیە بڕەخسێنین بۆ خۆمان چکە بەڕاستی لە کۆتایە هیچ کاتێ بەرامبەرەکان ناهێڵن ئەو ژینگەیە بۆ ئەو بیرروباوەڕە بڕەخسێ و ناهێڵن ئەو ژینگەیە بۆ ئەو بەرهەمە بڕەخسێ کەواتە گرنگە کە بەڕاستی ئالێتێک ڕێگایەک شێوازێک بگرینە بۆی خەڵکی ئەو پەیامە ڕاستگۆیی کە هەمانە بگاتە خەڵکی ئەو کاتە خەڵکی پەشیمان بێلەوەی کە بەڕاستی ئەو بیرروباوەڕەی هەڵنەبژاردووە و ئەو خەڵکانەی بەڕاستی هەڵنەبژاردووە حەزەکەم کۆ تا قسە بەوە بێنین ئەگەر جەناب پرسیارن نەبێت لێرە شتێک زۆر گرنگە مامۆستا سالار هەندێک جار مرۆڤەکان سەرکەوتن بەدەست دەهێنن لە ژیانیانە ئەم جۆرە سەرکەوتنێکە بۆ خودی مرۆڤەکەی یعنی ئێستا بە نمونە بیهێنینەوە ئێستا حیزبەکان لە هەرێمی کوردستانە حیزبەکان لە هەرێمی کوردستانە ئێستا هەر یەکەو بە ئالێتێک پێی وایە سەرکەوتوو بووە ئەم سەرکەوتنی حیزبەکەیە ماوەیەکی دیکە ئەبێ بە سەرکەوتن بۆ خەڵکی ئایا ئەم حیزبە چی ئەکا بۆ خەڵکی بەڕاستی ئەمە مهمە واتە سەرکەوتنی ئێستا پێناسە نییە بۆ سەرکەوتنی ئایندە هەندێک جار هەندێک خەڵک بە بەرهەمێکی کەمەوە لە ئایندەیە ئەتوانێت خزمەتێکی باشتر بکە بۆیە گرنگە خەڵکی ئەو سەرکەوتنەی کە ئێستا بەدەست هاتووە پێناسەی لایەن و حیزب و بیرروباوەڕەکانی پێ نەکەن بەڵکو لە ئایندەیە لە ئەسنای تەنفیزە لە ئەسنای خزمەتکردنە پێناسە بکەن بۆ ئەوەی ئەو پێناسەیە ببێتە وێنەیەک بۆ ئەو سەرکەوتنەی ئێستا چکە بەڕاستی زۆر سپاس بەڕێز ماوەستا سەربەست فەتاح سێ خولەکیشم زیاتری ئایتێ کاتم نەما زۆر سپاس بۆ بەڕێز سەربەست فەتاح ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری لە هەڵەبجە و وەڵامی پرسیارەکانی منتدایەوە زۆر سوات بینەرانی عزیز سپاس بۆ ئێوەش تاوکو ئێستا بینەرمان بوو بەخوای گەورەتان ئەسپێرم کاتێکی خۆش